بەرەو وەرزی سەرما ڕۆین. ئەو وەرزشەی کە لە هاوینان هەوادارێکی زۆری هەبوو، خەڵکێکی زۆر ڕووی تێ کرد لە مەلەوانگەکانە وەرزشی مەلەوانی بوو. ئێستا لە وەرزی سەرماین پێویستە هاوڵاتیان وەرزشکاران چی بکەن، چۆن چ کاتێک دانێن بۆ مەلەکردن و هەروەها کار و چالاکیەکانی یەکێتی یاریە ئاویەکانی عێراق چییە؟ دکتۆر محەممەد مستەفا زەهاوی ئەندامی یەکێتی یاریە ئاویەکانی عێراق لە ستودیۆی سپۆرت مەگەزین میوانە. دکتۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. بەرە وەرزی سەرما ئەڕۆین، لە وەرزی سەرماین ڕێنمایی ئێوە پێشووی بچین ناو وردەکاریەکانەوە بۆ ئەو خەڵکی کە لە هاوینە مەلەیە کرد و هەفتانە هەموو ڕۆژێک لە مەلەوانگەکان بوو. ئێمە عادەتەن خۆتە زانی کە لە بەهار و لە هاوینە زیاتر خەڵک ڕۆکا بە مەلەوانگەکان یا زیاتر بە مەلەوانی کە لە دەرەوە لە ئاوی گۆم و ئەوانەکرێ. بەڵام عادەتەن ئێستا لە زستانە سپاس بۆخوا کە لە سلێمانیە زۆر مەلەوانگەی داخراومان هەیە، خەڵکە شەتوانێ هەمان چالاکی کە لە هاوینە کردوێتی لە زستانی شاویکە، بەڵام کۆمەڵێ مەرج و ڕێنمایی خۆی هەیە کە بیگرێتە بەر بە تایبەتی لە مەلەوانگەکانە لە کاتی زستانە. یەکێ لەوانە کە ئەم مەلەوانگانە بێ پلەی گەرمای ئاوەکەی لەگەڵ قاعەکەیە گونجاو بێ، جیاواز بێ لەگەڵ کەشوهەوای دەرەوە. کەشوهەوای ناو مەلەوانگەکە ئەبێ گونجاو بێ بۆ ئەوی کە کەسەکە بتوانێت بچێت لەوێ ئەنجامی ئەو وەرزشە بە. ئێمە عادەتەن لە زستانە پلەی گەرماکە دابەزێ لە دەرەوە و سەرمایە لە مەلەوانگەکانە ئەبێ پلەی گەرمای ئاوەکە لە نێوانی هەنێ سەرچاوەڵە لە نێوانی 24 بۆ 29 بێ، 25 بۆ 28 پلەی گەرما بێ بۆ ئەوەی کە ئەو کەسە بتوانێت بە سراحەت ئەنجامی جوڵە بە. لە زستانی شەس مەلەکردن سوودی ئەوەی هەیە ئەگەر ئاوە بۆ نمونە هەنێ جار هەیە ئاوی سارد، دەڵێ ئاوەکە ساردە، نە بەعەکسەوە ئاوی سارد لە ئاوی گەرم زیاتر بەسوودە بۆ ئەوەی کە سووڕی خوێن چالاکەکە لێدانی دڵ کۆمەڵێ مرو لێ خوێن و ئەوانە دەماری خوێن فراوانەکە. لەگەڵ ئەویشە لە مەلەوانگەکانە عادەتەن ئەبێ ئەو کەسەی کە ئەچێ بۆ مەلا پێشوەخت 5 دقەیەک 3 دقە بۆ 5 دقە خۆ گەرمکردنیە بکە و ئەمجا بچێتە ئاوەکەوە. باش، ئەمە باسی گەرمی ئاوەکەت کرد. ئەی گەرمی ناو ئەو هۆڵەکەی هۆڵی مەلەوانگەکە ئەو چۆن دیاری چۆن بێت؟ هەندێک جارە چێتە ناو ئاوەکەوە سەرمای نییە، بەڵام کەوێتە دەرەوە هەوایەکی سارد. ئێمە عادەتەن خۆتە زانی پلەی گەرمای لەش 37. ئێمە شوتمان ئەمەی کە لەمە ئاوەکەیە بۆ نمونە با بڵێن پلەی گەرماکە 27 گونجاوە، لە 27 بە پێی سەرمای دەرەوە جەوی دەرەوە چەند ساردوی تۆ لێرە بە پێی ئەوەی، بەڵام وەکو قاعەکە ئەبێ فەرقی حەوزەکە لەگەڵ هۆڵەکە 1 دەرەجە بۆ 2 دەرەجە جیاواز بێ. ئەویش لە چییە؟ بۆ کەمتر بێ یا زیاتر بێ؟ بۆ نمونە ئەگەر ئاوەکە 25 بێ ئەبێ ئەوەی دەرەوە هەوای دەرەوە 26 و 27 بێ. ئەگەر هاتوو هەوای دەرەوە 25 بوو ئەبێ ئاوەکە حەوزەکە 26 27 بێ بڵێ. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئەگەر بێت و هەردووکی 1 گەرما بێ، 1 پلەی گەرما بێ، شێ دروستەکە، ئەو ڕوتوبەتە دروستەکە، ئەو شێ دروستەکە. هەنێ جار ئەو کلۆرەی کە لە ناو ئاوەکەی تەفاعلەکە ئەو شێدە زۆر جار سەیرەکە هەنێ کە سێر ئەم ئەچێتە مەلەوانگەکەەوە دوای 5-6 دقە هەست بە تەنگە نەفەسیەکە، هەڵە زۆر گەرمە تەنگە نەفەس بووم. خۆکاری ئەوەی کە با بڵێن پلەی گەرمای هۆڵەکە لەگەڵ پلەی گەرمای ئاوەکە یا یەکسانە، هەردووکی زۆر بەرزە و ئەو شێ دروستەکە. هەنێ جاریش ساحبە شتیتیانی ئەو شوێنانە بۆ ئەوەی کە ئەو شێ دەرکە، بۆ ئێوە باشترە پلێ بۆ 2 پلە جیاواز بە لە نێوانی ئاوەکە و هۆڵەکە. باشە، هەندێک کەس کە لە وەرزی سەرما و بارانبارینە ڕووەکاتە مەلەوانگەکە هیچ کێشەی نییە، بەڵام لە دوای هاتنە دەرەوە دووچاری سەرما ئەبێت. ئەمە ئەبێت چەندێک بمێنێتەوە ئینجا بچێتە دەرەوەگەر بۆ نمونە ئۆتۆمبیلەکەی دوور بێ لە شوێنی مەلەوانگەکەەوە. ئێمە عادەتەن با لە سەرەتاوە دەست پێ بکەین ئەگەر ڕێگەمەیە. ئێمە عادەتەن کە چوین لە زستانە لە جەوێکی ساردەکە چووی بۆ مەلەوانگە وەکوتم یەکەم کە ئەچی پلەی گەرمای لەش جیاوازە لەگەڵ ئاوەکە، ئەبێ ئەحمایەکی خۆگەرمکردنیەکی 3 دقە بۆ 5 دقەیەک تاوانەخەنە دەرەوەی ئاوەکە. دواترە چی؟ دووشێکەکەی بەداخەوە ئێمە خەڵدایەمە کاڵی دووشە یا حەمامێکەیە چێت بەس خۆی تەڕەکات وێتە دەرەوە. چی بکات دووشەکە چۆن؟ ئەبێ بە جوانی دووشێ بکە
بە ئاوێکیش دووش بکە نە زۆر گەرم بێ نە زۆر سارد بێ ئاوێکی شلەتێن لەبەر ئەوەیە کە تۆ ئەو ئاوە بەر لەشەکەوێ تۆزێ پلەی گەرمای لەش نزیکە کاتەوە لە پلەی تۆزێ دابەزێ کەیتە ئاوەکەوە تۆزە هەست بە سەرماکەی سەرەتا لە ئاوەکەیە ئێمە هەنێ خەڵمانەیە لە سەرەتایەکە با بڵێن یەکسەر خۆی هەڵەیاتە ئاوەکە و دەسەکە بە ئەنجامدانی وەرزشی مەلەوانی و کۆمەڵی ڕاهێنەرنی قورس وای لەکە لە ماوەی 3-4 دقە وزەی لەشی دابەزێ و یەک لە قەراغەکەی ئەوسا هیچی پێ ناکرێت عادەتەن دوایەوەی کە دووشەکە و کرد هاتیتە ئاوەکە و قەراغ ئاوەکەوە چتە ناو ئاوەکە واستی چەند خولێکێک بە خاوی چەند جوڵەیەک ئەنجامەی لە ئاوەکەیە چ جۆرەکانی مەلەوانی بێت چ جوڵەیەکی دەست و قاچ بێ لە ئاوەکەیە دواتر وردە دەسەکەی بە مەلەکردن یعنی ئەبێ وزەی لەشە قوتی لەشێت دابەشیکەی تاکو زۆرترین کات بمێنی ئەوەیە دوو یەکەم جار کە چیتە ئاویشەوە هەست بە سەرمایەکەکەی بۆ لەبەرەوەی تۆ تاکو لەش گونجێ لەگەڵ ئەگونجێ کە گونجا ئەو کاتە ئەتوانێت بەڵام ئێمە عادەتەن هەنێ جار هەیە مەسەەن هەنێ حوزی ئاو هەیە وەکوتم پلەی گەرماکە لە نێوان 25 بۆ 28 زۆر باشە بێ بەڵام لە 27 باشترینە وەرزیش کەس با بڵێن سار دەبێت تۆزە زیاکەن بەڵام کەمتر بێ بۆ ئەوانەیە بێ مەسەن لە 22 تا 25 یا 23 و 24 ئەوانە بۆ ئەو کەسانە ئەبێ کە تەمرینی مەلەوانیەکەن نابێ ئاپلەی ئاوی پلەی گەرمای ئاوەکە بەرز بێ لەبەرەوەی لە کاتی تەمرینە خۆتەزانانی سوڕی خوێن چالاکە بێت لێدانی دڵی پلەی گەرمای لەش بەرزە بێ ئاوکەش گەرم بێ هەنێ جاروە ینی تەسیل لە ماسوولکە و لە گشتبوون و بوونی قیبابوون بساتەکەکە ناڵێ ئەو یاریزانە بە باشی ئەنجامی تەمرینەکەی بە بەڵام عادەتەن بۆ خەڵکێکی ئاسایی وەکوتم کە ئەچێت ئەبێ هوزەکانی دابشکە لەگەڵ هێزەکەی دابێتەوە لە ئاوا باشە عادەتەن ئێمە ئەڵێن هەر لە وەرزی زستانە سعاتێ بۆ 2 سعات نیوە ینی 2 سعات تێ نەپەڕێ بە هەموو کردارەکە بە هەموو کردا بەڵام بە هەموو کردارەکە بەڵێ بە هەموو کردارەکە بەڵام هەم لە چوونی بۆ ناو مەلەوانگە هەم لە دەرچوونی باشترین بۆ لەبەر ئەوەیە تۆ لە ئاوە عادەتەن کە تەمرینەکەی زیاتر کالۆریە سووتێنی کە لە زیاتر کالۆری ساوزەی لەش نامێنێت وردە تووشی ها ساردبوونەوەی سعاتێک مەلەوانی بە پێی توێژینەوەکان چەند کالۆریە سووتێنێ تقریباً بە پێی توێژنە لە بینی 450 بۆ 600 کالۆریە سووتێنێ بەڵام ئەم سعاتەی بەڵام ئەم سعاتە چۆنە بۆ منە خەڵکێکی ئەڵێ منە چمە مەلەوانە سعاتەکە سیرەکە ئەگەر کۆی کەیتەوە لە هەموو سعاتەکە دەقەمەلەی کردووە یا هەنێک کەس هەیە ئەچێ ناوەستێ ناوە ئەبێ بۆ نمونە لە بینی تەمرینەکانتە ئیسراحەت هەبێ ئەو تەمرینانەی کە ئەنجامێتەوە لە ئاوەکە بمێنیتەوە ئاخر جار وەکوتم ئاخر کە لە تەواو بووی ئەم جایەیتە دەرەوە بابەتێکی تریش هەیە ساونە و جاکوزی و حەوزی سارد ئەمانە هەنێ خەڵکەیە وەڵا باسی ئەوە بکەین بۆ نمونە و کاتژمێرێک مەلەو کردووە لە دوای ئەوە دیسان و دووشێکی ترەکەیتەوە ئەچێتە ئەو شوێنانی تریا چۆن مامۆستاکاران ئێمە لێرەیە بە سلسلەکە هەما زنجیرەکە ڕابطکەم پێکەوە ئێمە عادەتەن کە هاتی نەشوێنێک لە زستانە بۆ نمونە هاتی تەمەلەوانگەیەکەوە ئاوەکە یا سارد بوو یا گەرم بوو یا وەکوتم پلەی گەرماکە لە بینی 25 بۆ 22 ئەگەر بتەوێ کۆمەڵی ڕێکار هەیە بیگریتە بەر بۆەوەی کە پارێزگاری لە پلەی گەرمای لە شەکەی ئەویش ئەوەیە بەکارێنانی کڵاوە بەکارێنان هەنێ جار جلی تایبەت بە مەلەوانی ئەمانە واولەکە تۆزە پارێزگاری لە پلەی گەرمای لە شر بکەیت دوای ئەوەی کە ئەنجامی ئەوانە بە تایبەتی ئەوەی کە با بڵێن لۆکەی طبیەکان گوێچکەکان کەیکەی بەچاو لەبەرەوەیە ئەویش هەنێک کەس هەیە ئاو لە گوێەکان ئێوە ئەچێ کە چۆ ڕێکە بێتە هۆی ئەوەی کە تووشی سەرمابی لەگەڵ ئەوەیە کە ئەنجامی مەلەوانیە دەی لە مەزبەحە لە کاتی زستانە وا پێویستە لە هاوینیشە بەڵام لە زستانیشە وا پێویستە بە پێی پێویست ئاو پێ بێ ئاو بخۆی بەرەوەی تووشی وشکبوونەوە نەبی دوای ئەوەی کا با بڵێن لە مەلەوانگەیە ئەنجامی پێشوەخت حمایەکی باشە کردوواتە دووشێکی شلەتێنە کە هاتی تا ئەوانە و تەواو کرد ئەچیتە دەرەوە دووشێکەکەی یەیتەوە بۆ جاکوزی نەمێنێ یەیتەوە دووشێکەکەی چیتەوە لە چ جاکوزی بێ چ ساونا بێ هەڵمەکە بێ یا وشکەکە بێ عادەتەن ئەمانە زۆر گەرمە ئێمە وتمان
لێرەدا پلەی گەرمی لە چەند هەبێ ژووری هەڵمەکان زۆرە ینی بزەبت دقیقی پێ بڵێم ئەوەنەیە نازەم بەس بەرزە ینی پلەی گەرمەکەی زۆر بەرزە بێتە هۆی ئەوەی کە تۆ کە چوویتە ئەو شوێنەوە بە تایبەتی بەڵام چی هەیە لێرە کاتی مانەوەکەی باشە خەڵکەکەی چ لەوێ دانیشێ 20 دقیقە و 25 چاوری نییە عرق و با بڵێن لەگەڵ ژەهری ئەو لە شەو خوێ و ئەوە لە لەشە دەرەچێ وا باشترە تەندروستیان ئەڵێ دوای ئەوە 5 دقە ساونا بکەی لە بێنەوەیان 3 دقە بۆ 5 دقە نێجاری شڵێ 10 دقە بەست تۆ ئەگەر ڕۆژانە بڕۆی 5 دقە کفایەتە لەگەڵ 2-3 دقەیەکی جاکوزی یا 5 یعنی هیچیان لە 5 دقە زیاتر نەبێت بۆ هەم با بڵێن تەندروستیان بۆ ئەوەی کە هەنێ جار خۆتەزانی گەرما و چگە لە کێشەی پێست بە تایبەتی کێشەیە بۆ ئەو کەسانەی کە مەسەلەن بۆ نمونە تەسییر لە پیاوەتی ئینسان لە توی پێوەکە پلەی گەرمای زۆر چ جاکوزی بێت چ ساونەویشک بێ لەگەڵەوەی بۆ ئافرەتی دووژیان یعنی عادەتەن ینی ئەمە ڕێنماییەکە بۆ ئەوانەی کە دووژیانە نەچن بۆ مەلەوانگەکانەوەی کە لە مانگی یەکەمە تا مانگی حوتن ینی وا باشترە نەچنە جاکوزی ساونا و جاکوزی لە دوای مانگی حوت مانگانەوەە باشترە بەڵام هەفتەی جارێ دووجار ئەمجا خەڵکی یاسایی خۆشمان تۆ ئەگەر هەموو ڕۆژێ بچی بۆ مەلەوانگە هەموو ڕۆژێ چیتە ساوناوە وا باشترە زۆر نەمێنیتەوە لەگەڵەوەی وا باشترە وەکووتم ئاو پێ بێ ئاو بخۆیتەوە چکەن ئەو ساونایە واو لێەکە عرق و ژەهری لەش و خوێ هەموو ڕا تووشی وشبوونەوە بی بێ بە ئاوەکەی تاویزکەی زۆر جار خەڵکەوێ بێ لە ساونەیە وشکەکە چەڵمەکەیتە دەرواڵە تۆزە گێژ بوو تۆزی ئاوە ئەتر وزەی نەماوە و با بڵێن ئەو عرق و دوای شوێنە گەرمەکان هەندێک جار سەهۆڵ بەکارێت بەفر بەکارێت ئاوی سار ئەمە بۆ چییە؟ تۆزستان جارە ئەمە لە زستانیش بەکارێت بۆڵام تۆ لێرەیە بۆ نمونە کە جاکوزی و بەکارێنە ساونا و بەکارێنە وەکو هەڵمەکەش بەکارێنە ئەمە خاو تەکاتەوە بێگومان دەمار و مور لای خوێن و دڵەمە هەمووی خاوە بێتەوە و ماسوولکە هەمووی خاوە بێتەوە ئەو خاوبوونە هەنێ جار هەیە عکسە بێت التیهاب بەرزەکاتەوە گەرمایە کە چویتە ناو ئاوی ساردەوە یا ئەو سەوڵاوەوە خۆتاڵا ناوێ و هەنێ جارەڵێ 2 دقە بۆ 3 دقە کفایەتە تیابی ویتە دەرەوە سوڕ خوێن دووبارە چالاکە بێتەوە پێست تونند و تۆڵە بێ ماسوولکەکان گرژی زیاترە بێ دوایەوە کە چووی دووشە کرد نابێت دووشی گەرم بکەیت تکایە لە دوای مەلەکردن هاتیتە دەرەوە هەوڵ بە دووشی گەرم نەکەی دواتر بە جوانی خۆشکەیتەوە باشە لە دووشەکەی کۆتاییە ئاساییە شامپۆ و سابوون و ئەمانە بەکار بێت ئاساییە بەڵام هەنێ با باشترە با باشترە مەوادی کیمیاوی بەکار نێنی هەر بە ئاو خوب شوی کە هاتیتەوە ماڵەوە ئەو مەوادانە بەکاربێنی بەڵام هەنێ ئێستا بۆ نمونە هەنێ شامپۆمان هەیە هی مناڵە هیچ مەوادێکی کیمیاوی بەکار نهاتوەتیایەوە لەوە چێ زەرەری نەبێ باشتر بێ لەوانەی کە با بڵێن مەوادی کیمیاوی تایە لەگەڵ ئەویشە چاوەڕێکە جوانی لەش وشک بێتەوە بە تایبەتی لە ئافرەتانە قژی وشک کاتەوە لە زستانە خۆی جوان پێچێتەوە ملپێچ و کڵاوەوانە بەکاربێنێ عادەتەن ئەڵێن وا باشتری شاد مەسەڵەن دوای داری مەلەوانی لە زستانە شتێکی سکافەیەکی گەرم شیرێکی گەرم یا شکۆڵاتەیەکی گەرم خۆی واوەی تۆزە پلێ لەشی گەرمای لەشە بەرز بێتەوە و کە چوویتە دەرەوە ئەو هەوا ساردە تەسیر هەوای لە لوتۆ نەچێتنەوە تووشی هەڵامەتە بکە زۆر جار لە وەرزی سەرمایە ئەوە دووبارەوە بۆی ئەگەر بەو ڕێگانی کە تۆ باسی کرد بەکاری بێن لەوانەیە کەمتر بێتەوە حاڵەتی وا باشترە تەواو وشک بیتەوە دواتر بچی بەلای سیارە پەلەپەلی لێبڕیانەکە ساعت یا 2 ساعت زۆر جارەیە لە ئافرەتانە یێتە دەرەوە هەر تەڕی بە قژەوێتی بە جوانی وشکی نەکردویان ئەڵێن لە زستانە جاما حاڵەتە دروستەکە لە زستانە مەلەمەکەن با نەخۆش نەکەن بەڵام وانێ پێچەوە جا حاڵەتێکی تریش هەیە بۆ بینەران لە ئاوەکە هەستە کرد بە لەرزینێکی زۆر یەکسەر وەرە دەرەوە بۆ لە بەرەوە ئەو حاڵەتانە هەنێ جارێ ئەو لەرزینە زۆرە و کوتم تووشی وشکنە کە زۆر تووشی ئەو حاڵەتی لەرزبوونە ئەگەری جاڵتەی هەیە بۆ کەسانی کە نەخۆشی درێژخای نیشانەیە هەڵمەکە باش نییە زۆر نا باش نیە مامۆستا بە تایبەتیوانەیە کە نەخۆشی دڵیانەیە ئافرەت و دووگیان
ئەوانەی کە پێکانیان هەیە یا شکاویان هەیە نە ئاوی سارد باش نییە باشە لەگەڵ گەرمایەکی زۆریش باش نییە ئێمە ئاوا ساردەکە چیەکە وتمان لێدانی دڵ زیاکە زیاکات سۆری خوێن زیاکە کابراگەر کێشەی هەبێت لە دڵە تووشی حاڵەتێکی نەخوازراوێکە دوو ئافرەتی دووگیان هەم تەسیر هەم بۆ نمونە زۆر تەسیراتی بێت لەسەر ئەو مناڵە سێ ئەوانەی کە پێکانن خۆ دەزانی عادەتەن لە دوای گەڕانەوەی پێکان پێویستە ماسوولکەکانە لە مەرحەلەی تەهیلایە پێویستی بە گرژبوونێکی زۆر نییە خاوبوونێکە عادەتەن ئێمە تەمارینی علاجی ئەمجا مەلەوانگەکان جیاوازە یانە ئەو ڕوونکردنەوەیش بین بە بینێران پلەی گەرماکان وەکوتم بۆ منافەسات جایە بۆ خەڵکی یاسایی جوایە لەگەڵ عیلاجیمان هەیە ئەو ئاوەی کە پلەی گەرما چێتە سیسیویەک تەنها بۆ عیلاجی بەکارێنی ناتوانانی بۆ کاتبردنە سەر بەکاری بێنی وەکوتم پلەی گەرمە و خۆشی گەرمە بیتەوە تەسیلە بەڵام ئەوە بۆ ئەوانەی کە تەمارینی عیلاجیەکەن پێویستە پلەی گەرمایەوەکە سی بۆ سیویەک تانەجا شوێنە دیاریکەن کە ئەگونجێ یەک حاڵەت هەیە زۆر جار لە مەلەوانگەکانە ڕوئەیە ئەڵێ قاچم وەستا دەمارێک ئەم حاڵەتە چیە دکتۆر؟ ئەو حاڵەتە ئەوەیە کە تۆ وەکوتم خۆ گەرمکردنەوەیەکی باش ناکەی باشە ئەحمایەکی باش ناکەی یاخود جوڵەیەک ئەەکەی جوڵەیەکی زیاد ینی تۆ بۆ منە لە پڕێک یاعاز بۆ منە حس حرەکی عسابی حس لە عسەبەکەەوە با بڵێن ئەچێتە کە ئیعازەکە ئەچێ بۆ ئەوێ توپڕە ئەنی فریا ناکەوێت ئەنجامی وای لەکە ئەو گشتبوونەوەی دروستەکە لە عەزەڵەکەیە حرەکەیەکی مفاجئ هەنێ جاریش بۆ نمونە شەی لەش کە نامێنێ یا بۆ نمونە کەسەکە لەشی وشک بۆتەوە ئەو حاڵاتانە دروستە باشە بۆ ئەم حاڵەتانەوەکو حاڵەتەکانی دیکەش وە بۆ ئێوە باشترکردنی بارودۆخی مەلەوانگەکان ئەمەی کە ئەیبینن لە ماوەی ڕابردووە تاقیکردنەوەتان کردووە بۆ سەرپەرشتیاران و ڕاهێنەرانی مەلەوانگەکان چ کوڕان چکچان چی تازەتان پێوتون بۆ ئەوەی ئەو خەڵکی کە ڕووەکاتە مەلەوانگەکان سەلامەت بن و لە وەرزی سەرماشا زیاتر ئەمانیش پابەندی ئەوانە بن لەو مەلەوانگانی کە ئیشەکەن صاحب مەلەوانگەکان بە خاوەنەکانیان بڵێن بەم شێوەیە مەلەوانگەکە ئامادە بکە ئێمە وەکو ئەمانەی کە بەڕاستی ئەم دەورەیە ئەگەر ڕێگەم بێت تۆزە لەسەر دەورەکەش قسە بکەم ئەم دەورەیە بە شانازیەوە توانم بڵێم یەکەم دەورەیە لەسەر ئاستی عێراق شاری سلێمانی دەورەیەکی ئاوا بکاتەوە لە هیچ شارێکی عێراقا کە لە بەغاشەکە با بڵێن سنتەری اتحادی عێراقی لەوەیە وەکو ئەم دەورەیە نەکراوە لەبەرەوەی ئەم دەورەیە چوار ڕۆژی خایاندووە باشە با بڵێن وانەبێژێکی نێودەوڵەتیمان هێناوە ڕۆژی یەکەم تاقیکردنەوەی جەستەیی بووە نزیکەی 9 تاقیکردنەوەی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی دامان ناوە ڕۆژی دووم و سێم لەسەر ڕزگارکردن و چۆنێتی ڕزگارکردنی خەڵک و چۆنێتی ئەنجامدانی کۆمەڵی ئەگەر ببینی ئەو جوڵانە کە ئاستی لیاقەی بەدەنی و جەستەیی باس بەرزەکاتەوە ڕۆژی چوارم خەڵکانێکمانێناوە پسپۆڕی فریاگوزاری سەرەتایی کە باسی سەلامەتی لە مەلەوانگەکانە چۆن خەڵکێکە خنکە چۆن فریایەکە فریاگوزاری سەرەتایی بۆکەی لەگەڵ ئەوەیە تەنانەت باسی شکاوی و تووشی حڵچکەن تۆ لە مەلەوانگە سەرەتایی بەس ئەوە نییە بخین کێ زەلامە لەوچێ بکەوێت دەستی بشکی قاچیە یا لە دەرەوە مەلەوانگەی دەرەوەمان هەیە کراوەمان هەیە لەوچە دوو پشکتیا بێ ماریتیا بێ چۆن ئەم کەسە دوو پشکە یعنی 6 بۆ 6 ساعت 5 ساعت بۆ 6 ساعت بەس لەسەرەوە بۆ بە هەموو ئامێر و بە شتەکان بەکارێنەوە دەورەیەکی زۆر توکمە لەگەڵ ئەوەیە هەموو تاکێک کە لەمانە بینی ئامادەیە لە هەموو مەلەوانگەیە کە ئێستا لە مەلەوانگەکانە زۆربیان ئیشەکەن هەموو شتەکان نەزانن ڕێنمایەکان نەزانن ڕێکارەکان نەزانن کەسانێکی نوخبن یعنی ئێستا ئەمانەی کە ئاستی سییان هەیە زۆر کە من ئەو پەڕی 12 کەسن کە باشترین ئاستیان هێناوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئاستی بی تۆزێ لەمان زیاترن ئاستی ئەی کە سەرەتاییە زیاترن ئەمانە هەمووی ئەو دەورەیانە بینیوە ئەتوانن لە مەلەوانگەکانە ڕێنمایی خەڵکن خەڵک بڕاتە ئەوێ لە وەرزی زستانە لە وەرزیانەوێ ڕێنمایەکان چی بکەن هەمویان وەرگرتووە لەو خولە ڕێنمایی خەڵکی ڕزگارکردن ئەمانە ڕزگارکردن ئێمە جاران مامۆستا کاروان خەڵگەی و دڕاهێنەر چاودێر ئێمە ئەم مستەلەحانە ساگۆڕیتانە
مستەلەحەکان ناڵێن هەڵن بەڵام ئەو مستەلەحانە بۆ ئەمە بەکار نایێت ئێمە لەمە لەوانەیە ئێستا حالیان کە ئێمە دەست بەکاربوون جیامان کردوتەوە ڕزگارکەر فێرکە ڕاهێنەر ڕاهێنەر ئیشی ئەوەیە یاریزان دروست بکاوە لە نادیەکانە سەر بە نادیەکانە بەڵام فێرکەر و ڕزگارکەر ئیشی لە مەلەوانگەیە کابرا ڕزگارکەرە بۆ خەڵکی ئاساییە خەڵک فێری مەلاکە ئەوەی تریش ڕزگارکەرە کە لەوەیە هەنێ مستەڵحیشە لێرەی ساڵە چاودێر لێرەیە ناتوانێت ببێ بە ڕزگارکەر چاودێری مەسەلەن لە مەلەوانگەیە وەستاوە حاڵەتێک ڕۆەکە فیکەیەک پێ ڕزگارکەرەکە ئاگادارەکاتەوە ڕزگارکەرەکەیت ئەو حاڵەتە باش کاتێسا مەلەوانگەکانی هەرێمی کوردستان یاخود مەلەوانگەکانی عێراق بە تایبەتر مەلەوانگەکانی سلێمانی تا چەند گونجاون بۆ مەلەکردنی خەڵکێک لە وەرزی زستانە ئەتوانم بڵێم سا هەفتای گونجاوە بەڵام هەنێ بابەت هەیە بە ڕێزی شاگای لێ ناچینە سەری بەڵێ مەلەوانگەمان هەیە لە سلێمانیە سا هەفتای مەلەوانگەکەمان ئەتوانین بڵێن باشن پاک و تەمیزن بۆ خەڵکێکە لە وەرزی گەرمایە مەلەی کردو لە وەرزەرماش ئەتوانێت زەر سەرماشە بەڵام لێرە چیە هێنێ حاڵەت هەیە خەڵگەوە ڕۆژگارەیە تەڵە فلانە مەلەوانگە مەسەرەن ئاوی لێڵە ئاوی پیسە ئەوە زۆر جارکە چی فەس یا لیژنە چێ سەیرەکە وانە ئەوە هۆکارەکەی چییە هەنێک جاریش خەتا لە خەڵکەیە وەکوتم بەڕێزی لە ئیش گەڕاوەتەوە بەیجانێکی عارەقەوی یا لە یاریەکی تر گەڕاوەتەوە یا لە جیم هاتووە بە جوانی خۆی ناشۆلە لە حەمامەکەی بە جوانی دووش ناکە کێتە ئاوەکەەوە بە لەشێکی عارەقاویە لەشی چەورە ئەو ئاوە ئەو مادەی کلۆرە لەگەڵ لە شێتەفاالەکە ئەو وایلەکە و ئاوە لێڵ بێت ڕەنگەی ئاوەکە گۆڕێ وا باشترە خەڵکە چن بە جوانترین شێ خۆی بشۆ بە پاکی مەلەوانگەش تۆرە حاڵە هەنێ حاڵەتی ترمانشەیە هەنێ مەلەوانگەی هەیە مەسەن سێرەکەی زیاد لە حەد ئاوی نەگۆڕیوە نێوە شەم کارە ساتە بێت لیژنەکان بە دوچوونی بکەن هاتە ناڵێ 6 مانگ زیاتر تێنە پەڕێچکەنەوە ئاوە کانزایەکەی ڕواینەکەی ڕواب نیوە بە نیوەش بێبی گۆڕن باشتر ئەنی پێویستەکە لە وەرزی سەرمایە ئاوەکە بە تەواوەتی بۆ ئاوی نوێدا بنرێت ئێمە عادەتە ناڵێن بە تاوەتی هەنێ جار هەیە پێش زستان وەرزەکانیش ئاوەکانە گۆڕێ ئەی چۆن بەڵام عادەتەن ئەڵێ لە 6 مانگە بیگۆڕی باشترە بۆ ئەوەی کە با بڵێن ئەمەلیای فلتەرشنیان و مواسەفەتیان بەرزە مەلەوانگەکان بەڵام هەنێ مەناواگەی دەرەوە هەیە ناو پێویستەکە بە بەردەوامی بیگۆڕی بەس بەکو مەلەوانگەیەکی داخرا و مەوادی باش بەکاربێنە مەوادی کلۆری باش بەکاربێنێت پێویستی بە 6 مانگ جارێکە پێویست ناکە هەنێ جاریشێ هەمووی بەتاڵکەی پێویستەکانێ جار نیوەی بەتاڵکەی تازەکەی دکتۆر کار و چالاکیەکانتان بە کورتی پێم بڵێ وەکو یەکێتی مەلەوانی یەکێتی ئاویەکانی عێراق و وەلقی سلێمانیش چ کار و چالاکیێکی زوو هەیە بەم زوانە ئێمە تایبەتی لە وەرزەیە بیکەن ئێمە لەم بە تایبەتی لەم وەرزەیە کار و چالاکیەکانمان ئەوە بوو کە ئێمە ئێستا ئەو خولەمان تێپەڕان پێش تریش بەڕێستە ناگەدار بوون خولێکی لەسەر ئاستی عێراق لە دەریاچەی دووکانە پاڵەوانی تێکمان کردەوە لە داهاتوە ئێستا بە تەماین خولێکی داوری بکەینەوە لە سلێمانیە لەسەر با بڵێن داوامان کردووە لە اتحادی عێراقیە کە دوو حەکەمی نێودەوڵەتیمان بۆ بنێرێ ئەتر چاوەڕێی موافقەت و شتەکانین دواتریش هەوڵێەوەین پاڵەوانێتیەک بکەینەوە ئەگەر لایەنە پەیوەنددارەکان هاوکارمان بن بۆ کردنەوەی پاڵەوانێتیە لەگەڵەوەیشە بۆ سەری ساڵی تازە خولێکی ترمان لە بەردەستە ئینشاءڵڵا بۆ مەجموعەیەکی تر خەڵک ئێستا خەڵک زیاتر پەیوەندیمان بۆ بەڵام ئەبێ ئەو کەسێش کەش ئەو بڕوانامەیەمێ لەو ئاستا بێ خەڵکیش متمانی پێ دوا پرسیار زۆر بە کورتی چ هەندێک کە سەرکێشیەکە لە وەرزی زستانە مەلەئەکە لەناو بەتایبەتی و دەریاچانەی کە ئەی بەستیەوە ئەو ساردانە چ ڕێنمایەکە بوو ئەمە هەیە وڵای ئێمە نەک هەر لە دەرەوە بە کورتیش لە ناو مەلەوانگەکانە بە تایبەتی ئێمەش ئاگاداری چەند کەسێکمان کردووە کاو حاڵەتانە بەڕاستی هەڵبەن ئەو دیاردایانە مەسەن کابرا سێرەکەی دەستی خۆی بەستۆتەوە قاچی بەستۆتەوە خۆیاڵەیە کۆمەڵی سەرکێشی هەیە بڵاوی مەکەنەوە لەبەر ئەوەیە مناڵی بینیە کە چاوی لەکالەوە چێ لە حاڵەتێکە نەک هەر لە مەلەوانگەلەوە چێ خۆی لە ماڵەوەی لە باخێکیانە مەلەوانگەیان هەبێ دایک و باو ئاگای لەمێ بچێ ئەو سەرکێشی ئەوانەی کە لە دەریاچەکەش بە هەمان شێوە یعنی تۆ لە ئاوی خوڕە لە ئاوێکی خوڕێکی زۆر زۆر خێرایە کەشێکی ساردا ئەو سەرکێشیەکەی هەنێ ئاو هەیە ئەوەنە سار دەبێ
ینی وەکوتم ئاوی سار کە 5 دقەی تێپەڕان بەڵێ. ڕێک تووشی بەستن تەکە تووشی بەستن تەکا و جەڵدەی جوڵەکە مێشکیا بکاتەوە. جەڵدەی دڵی لێیا و لە شوێن خۆت دواتر خەڵکی کەش گوناحی چیە زۆر سپاس بەڕێسیگان محەممەد مستەفا زەهاوی ئەندامی سپاس ئەندامی بۆ ئاوەکانی عراق سپاس بۆ ئامادەبوون لە سپۆرت مەگازین بۆ میواندارەکە